ما دوو قسە لەگە کرد دوو قسە لەگە کرد سێ تیژماندا بە فێرهاتن بۆ تۆشی ڕاگەر لێ بووی چەند تەقەی کرد چەند تەقەی زۆری تەقە کرد ئەمە لە پێش دەرچی عەوشەی بم دانیشتم لە پێش دەرچی عەوشەی دانیشتم هات بۆ قڕۆر لەمارەی برایە من ئەمش گوتمەوە چی هاتە دەرێ گوڕە گوتمەوە چت کرێت و نامەرد ناپیاوە چت کرد هەلا ئەستی لە بۆ مەژراگەم باشە دادەجانە و کێشەیە حەل کرا دەماچەی دەکەن بوو پێشتر هیچ جاری نەمدیکە لە ژیانمەوە دوو ساڕەژەوە ماکردم کە کێشە کۆمەلایەتێکە لەسەر ژنێک بووە وەختو حەزی لە ژنەکی کردیە و ژنەکان دایکی لە پاش ژنەکە دانێنێ سوح کرایە لە پاش سولحەکەی سێ ژندرایە لە پاش هەنجی و ساڵش تێپەڕیا هاتێ برای چژەکە هەر جانی کوشتی کاکە ئەوەندە بوو بەخوا پێشتر ئێوە سوڵحتان کردبوو سێ ژنمدا کوڕێ من عەزی لەو چیژە کردبوو سێ گولان لەو چیژەدا سێ گولان لێدا لە ئێمەرجیسی یەک 4-5 مانگ عەمەلیات کرا هینامانەوە یعنی پێشتریش ئەو پێشترە سێ گولە لێدرایە چیژە بە ئەو چیژە بریندارە بە سێ ژناندایە هینایە ئەمن هەتەلعان لە خەستەخانەی ئێمەرجیسی هاتوچوم هەیە دوو چیژمدا هەردوو زیان هەیە یەکمە بگۆزرێتەوە ستا ئێمە سبەینەکە هاتیە دەلێتە من میراتم هینا پلە بێمە ژۆرێ گوتمەرە کاکە میراتی مێنە من میراتم ناوێ مامت دەزانێت و دەی مالم گوتی ئەمن چمە دەرێ گوتم زام کەس دیار نیە بڕۆ ڕاست لە کوڕم بووکمیدا